بافشاری ئەردۆغان دیمەشق دەیەوێ دەرگایەکی دیکەی شەڕ لە کورد بکاتەوە. ئەمریکاش پشتیوانیەکانی بۆ هەسەدا چڕتر دەکاتەوە. ئەحمەد شەڕع هێزێکی زۆری ڕەوانەی سنوورەکانی هەسەدە کردووە کە هاوکاتە لەگەڵ سەردانەکەی وەزیری دەرەوەی تورکیا هاکان فیدان بۆ دیمەشق کە ڕەنگە دەستپێکی ئۆپراسیۆنێکی سەربازی بێت دژی هەسەدا. ئاژانسی هەواڵی ئەڵمانیا بڵاوی کردوتەوە حکوومەتی سووریا هێزی سەربازی بۆ ڕۆژهەڵاتی حەلەب و ڕەقە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا گواستۆتەوە کە ئەو ناوچانە هاوسنوورن لەگەڵ ئەو ناوچانەی لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دیموکراتن. ئاژانسی هەواڵی ئەڵمانیا بە پشتبەستن بە وتەی چەند سەرچاوێک ئاشکرای کردووە لە ڕۆژی یەکشەمەوە وەزارەتی بەرگری سووریا هێزی سەربازی گەورەی ڕەوانەی ناوچەکانی نزیک بەنداوی تشرین و گوندەکانی ڕۆژهەڵاتی حەلەب کردووە. هەروەها هێزی سەربازی دیکەش لە فیرقەی 676 وەزارەتی بەرگریەوە گەیشتوونەتە ناوچەی زاملا لە باشووری ڕەقە. هاوکات وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەوە پەیامێکی گرنگی بڵاو کردوتەوە و دەڵێت پابەندین بە هاوبەشیمان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە. لەلایەکی ترەوە بە گوێرەی راپۆرتێکی کەناڵی سکای نیوزی عەرەبی دۆخە نوێیەکەی سووریا مانای شکستهێنانی دانوستانەکان و بەنابردنە بەربژاردەی سەربازی دێت کە بە هەماهەنگی لە نێوان سووریا و تورکیا ئەنجام دەدرێت و سەردانەکەی وەزیری دەرەوەی تورکیا هاکان فیدان بۆ دیمەشق لە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوودا لەوانەیە دەستپێکردنی ئۆپراسیۆنێکی سەربازی دژی هەسەدە خێراتر بکات. ئەوەش ئەوەیە کە تورکیا هەوڵی بۆ دەدات.